دوای 8 ساڵ عەلی خامنەی ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە موسەڵای ئیمام خومەینی لە تاران وتارێکی پێشکەش کرد و تیشکی خستە سەر بۆردومانکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکا و کوشتنی قاسم سولەیمانی. عەلی خامنەی ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە وتارەکەیدا ڕایگەیاند ئەو ڕۆژەی کە 10 ملیۆن کەس لە ئێران و سەدان هەزار کەس لە عێراق و هەندێک وڵاتانی تر بۆ ڕێزگرتن لە خوێنی فەرماندەی قودس هاتنە شەقامەکان گەورەترین بەڕێکردنی جیهانیان ڕێکخست. لە هەمان کاتیشدا ئەو ڕۆژەی موشەکەکانی سوپای پاسداران بنکە سەربازیەکانی ئەمریکایان کردە ئامانج و شکۆی ئەو وڵاتیان شکاند ڕۆژانی خاڵی وەرچەرخانی مێژووین. لەبارەی هێرشی موشەکی سوپای پاسداران بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران ئاماژەی بەوە کرد ئەو موشەکانی ئاڕاستەی بنکەی ئاسمانی عین ئەسەد کران کەرامەتی ئەمریکای شکاند و لە هەمان کاتیشدا ئەمریکا لەلایەن هێزە بەرگریکارەکانەوە لە سووریا، عێراق، لوبنان و ئەفغانستان گورزی بەردەکەوێت. بەڵام ئەو بەرپەرزدانەوەی سوپای پاسداران لە شکۆی ئەمریکایدا چی دەکات بابیکات لەوە ڕزگاری نابێت. ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە بەشێکی دیکەی وتارەکەیدا باسی لەوە کرد هێرشی سوپای پاسداران بۆ سەر بنکەکانی ئەمریکا یەکێکە لە ڕۆژە گرنگەکان و هەڵدانی موشەکەکان نیشاندانی هێزە. ڕاشی گەیاند ئەو هێرشە لە ڕووی سەربازیەوە گرنگ بوو، بەڵام گرانتر لەوە شکۆ دیدی هێزی باڵای ئەمریکای لەکەدار کرد. عەلی خامنەی ئەوەشی خستە ڕوو گەلی ئێران دوای 41 ساڵ لە شۆڕش و پشتیوانی لە وڵاتەکەی بەڕێژەیەکی زۆر بەشداریان لە مەراسیمی پرسەی سولەیمانیدا کرد کە ئیسرائیل و ڕاگەیاندنی پشتیوانکاری هەوڵیاندا وەک تیرۆریست بیناسێنن. خامنەی ئەوەی وەبیرهێنایەوە کە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ، وەزیری دەرەوە مایک پۆمپیۆ قاسم سولەیمانیان وەک تیرۆریست لە قەڵەمداوە، بەڵام بە پێچەوانەوە ئەمریکا کردەیەکی تیرۆریستی بەرامبەر ئەو فەرماندەیە ئەنجامدا کە گەورەترین بەرەنگاری دژ بە تیرۆریستان بوو. ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێرانەوەشی خستە ڕوو ئامانجی دروستکردنی داعش لە عێراق و سووریا دژی ئێران بوو. ئەوانەی لەژێر فەرماندەی سولەیمانیدا لە عێراق و سووریا خەبات دەکەن نوێنەرایەتی گرنگی ئاسایشی ئێران دەکەن و وڵات دەپارێزن. وەک ئاماژە بۆ خۆپشاندانەکانی ئەم دوایی ئێران و سوتاندنی وێنەی قاسم سولەیمانی تێدا عەلی خامنەی وتی ئەو چەند کەسێک کە سوکایەتیان بە وێنەی ئەو فەرماندەیە کرد نەتەوەی ئێرانن یان ئەو چەند ملیۆن کەسەی کە لە ڕێڕەسمی گەورەی بەڕێکردنی بەشداریان کرد لەبارەی خستنە خوارەوەی فڕۆکە ئوکرانیەکەش لەلایەن سوپای پاسدارانەوە. ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند خستنە خوارەوەی فڕۆکەکە ڕووداوێکی تاڵ بوو، هەر ئەو ئەندازەی کە ئێمە لە ڕووداوی فڕۆکەکە خەممان خوارد دوژمنان خۆشحاڵ بوون. لە ڕووداوی فڕۆکەکە چەندین گومان هەیە، دەستخۆشی لە فەرماندەکان دەکەین کە باسەکەیان بۆ خەڵک شی کردەوە، بەڵام ئەو پرسەش دەبێت شوێنگیری بکرێت و ڕێگری بکرێت لە دووبارە بوونەوەی ڕووداوێکی لەو شێوەیە. لەبارەی ئایندەی ڕێککەوتنی ئەتۆمی و ڕۆڵی وڵاتانی ئەوروپا تێیدا عەلی خامنەی ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران ئاماژەی بۆ کرد 3 وڵاتی ئەوروپی نیشانیاندا کە سەر بە ئەمریکان، لەگەڵ ئەوەشدا ئەوان ناتوانن نەتەوەی ئێران بەچۆکدا بێنن. لەو تارەکەی عەلی خامنەی ڕابەری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران بە سەدان هەزار کەس بەشداریان لە نوێژی هەینیدا کرد و تارەکەشی لە کاتێکدایە بەهۆی کوشتنی قاسم سولەیمانی و بۆردومانکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکا پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا لەو پڕی ئاڵۆزیدان. البته قدرت فقط قدرت نظامی نیست. السلام علیکم و رحمت الله و برکاته. تکبیر.